هەرێمی ڕۆژهەڵاتی فورات بەرەو لەدایک بوونا چی ڕوودەدا لە دیمەشق چۆنچۆنی دووەم هەرێمی کوردان ڕۆ و ئازادی ڕێدەکا لە نووسینی خەبات کووردا دەستەواژەی هەرێمی ڕۆژهەڵاتی فورات مقاتع شەرق الفورات بیرۆکەیەکی بەندەیە و هیوادارم سەرکردەکانی ڕۆژاوا بەدڵێکی فراوانەوە ناوداری بکەن و کاری لەسەر بکەن دوای دەمانگ لە بێنەوبەردە و ڕێگریەکانی ئەردۆگانێکی عوسمانلی دڵڕەش و بە شەقی ئەمریکا و هاوپەیمانەکانی و ئیسرائیل حکومەتە لەرزۆکەکەی دیمەشق رازی بوو لە سفرەوە دانوستان لەگەڵ هێزەکانی هەسەدە و مەسەدەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەنجام بدات ئەگەر هیچی تر ئەردۆگان و دارودەستەکەی جورئەتی ئەوە نەکەن کە ببنە ڕێگر لە بەردەم هێزەکانی هەسەدە و دیمەشق دوور نییە لە ماوەیەکی نزیکدا هەرێمی ڕۆژهەڵاتی فورات لە سووریا ڕاگەیەندرێ چونکە دانوستانەکان لە ئێستادا زۆر بە گەرمی چڕوپڕی کاریان لەسەر دەکرێت سەرەتا تەواوی ناوی هەسەدە و پەژۆ ئاسایشی ڕۆژاوا نامێنن وەکو ناو هێزەکانی ئاسایش باجی هێزەکانی ئاسایشی گشتی سووریا هەڵدەگرن و دەچنە سەر میلەکی وەزارەتی ناوخۆ حکومەتی سووریا و هەر لە شوێنەکانی خۆیان دەمێننەوە تەواوی هێزە چەکدارەکانی پەژۆ و هەسەدەی ژەدەسەڵاتی مەسەدا لە ژێریەک فەیلاق یان سێتی فیرقەی سەربازی و چەند لیوایەک لە جێتی ئاڵازەردەکەی هەسەدا ئاڵەی دەوڵەتی سووریا بەسەر سینگیانەوە دەکەن تەواوی هێزەکانی هاتوو کۆماندۆ و توول و سوات هەریەکە وەکو لیوایەکی تایبەت دەمێننەوە و ڕێگەیان پێدەدرێت لە تەواوی خاکی سووریا جوڵە بکەن کارەکانی خۆیان بە ئەنجام بگێنن دژی چەکدارانی داعش و شانە نووسوەکانی ئەو گروپە توندڕەوانەشی کە لە یاسا دەردەچن بە هاوبەشی هێزەکانی هاوپەیمانان تەواوی و هێزانە و هەموو چەکە پێشکەوت و کاریگەریەکانیان وەکو خۆی لە ژردەسێ و فەیلەقانە و هەرسێ پارێزگای دێرەزور و حەسەکە و ڕەقا واتە ڕۆژهەڵاتی فورات وەکو ئێستا لە شوێنەکانی خۆیان دەمێننەوە و ئەو ناوچانەشی کە کەوتونەتە نێوان گرێسپی و سەرەکانیەوە هەموو دەواازە سنوورەکانی ناوچەکە و فڕۆکەخانەکان بە هاوبەشی لەگەڵ دیمەشق بەڕێوە دەبرێن و داهاتەکەشی بەڕێژە لەسەری ڕێک دەکەون هێزەکانی یەپەژۆش تێکەڵێ و سێ فرقە سەربازیە دەکرێن یان وەکو خۆیان دەمێننەوە لە شێوەی لیوای تایبەت لە ناو ئەو سێ فرقەیەدا حکوومەتی کاتی دیمەشق ناچار دەکرێت گۆڕانکاری لە یاسا کاتێکی بەهاری ڕابردووی سووریادا بکە و دان بە هەموو مافەکانی گەلانی غیرە عەرەب و غیرە ئیسلامیدا بنێ ڕێکەوتنێکی بزمار ڕێژ لەسەر ڕێژەی داهاتینەوت و خاز و سەروەت و سامانی هەرێمی ڕۆژهەڵات و دیمەشقدا دەکرێت وەک ئەوەی من بیزانم پێشنیاری جێگری سەرۆکۆمار وەزارەتی بەرگری سێ وەزارەتیش کراوە کە بدرێ بە مەسەدە و ئەوانیش خەڵکی لێهاتوو لەو شوێنانەدا بمەزرێنن بەڵام لە ڕاستیدا و پۆستانە تا ئێستا لەلایەن هەسەدە و مەسەدەوە پشتڕاز نەکراوە و نازانرێ کە ڕازی دەبن یان نا ئاواری کوردەکانی شاری عەفرین و دەوروبەریشی بە هەماهەنگی وەک وەرد و گەڕەکە کوردەکانی شاری حەلەب ڕەفتاریان لەگەڵ دەکرێت و دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان و سەرموڵکی باو باپیرانیان لەلایەن هێزەکانی ئاسایشی هەردوولاوە دەپارێزرێن ئەگەر بێت و سێرێکی و خاڵانی سەرەوە بکەین و دوور لەی بڕوانین بۆمان دەردەکەوێت کە سەرانی مەسەدە و هەسەدەگرێوی خۆیان بردوتەوە و هەرێمێکی نیمچە ئازاد و سەربەخۆیان بخۆیان مسۆگەر کردووە و لە داهاتووشدا وەکو هەرێمەوەکەکەی ئێمە دووچاری نایەگرتووی هێزە چەکدارەکانیان نابنەوە و ترسی نەهاتن و دواکەوتنی موچەشیان نابێ و پارێزراوتریش دەبن پیرۆزە لە کورد پیرۆزە لە کوردانی ڕۆژاوا نەمری بۆ شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردان